سڵاتان لێبێ خۆشەویستان، هەمومان بینیمان کە لە هەفتەی ڕابردوو لە دەشتی سەماوە لە ناوچەکانی باشووری عێراق کۆمەڵێک ڕووفاتی ئەنفالکرا و چەند ژن و منداڵ و چەند کەسێکمان لە کەسوکاری ئەنفالکراوان لە ئەو دەشتە دەرهێنا کە کاتی خۆی حکوومەتی عێراقی لە سەردەمی حیزبی بەعەز زیندە بەچاڵی کردبوون. بەنامەکەمان تایبەتەکەین بەوەی بزانین حکوومەتی هەرێم تا چەند گرنگی بەهێنانەوەی ئەو ڕووفاتانەدات و تا چەند ڕێزی لە کەسوکاری ئەنفالکراوان گرتو و چەندێک گرنگی پێداون. ئەمان و چەند پرسیارێک لەسەر ئەم بابەتانە لە هاوڵاتانی شارۆچکەی تەکیەکە نێوەش لەگەڵمانە بوو. کاتێ ئەو حاڵەتانە بدیسان تازە بێت وەڵڵا تازە وەک ساڵی هەشتاوە ژوان هەر گۆڕێکی بە کۆمەڵ ئەدۆزرێتەوە چاوەڕێی ئەوەکەی کەسێ لە کەسە ئازیزەکانتی تیابێ هەستێکی قورس و گران کارەساتێک بوو کە قەت لەبیر ناکەم. ئەو غەدر و زوڵمەی کە لە ئەنفال کراوە هەتا ئێستا لە هیچ مەسەبێک لە هیچ کەسێک نەکراوە. حکوومەتی هەرێم بەڕای تۆ تا چەندێک گرنگی بە کەسوکاری ئەنفال داوە؟ بۆ کەسوکاری ئەنفال هیچی وەنەکراوە. 27 ساڵە بای زەڕەیە لە مەسلحەتی میلەتە ئیشیان نەکردووە ئەم دەسەڵاتە. ئێکورد چی بکە وەڵا بەیانی هەمووی بپێچنەوە هەر وەکجارە. کۆمەڵی ڕووفاتی ئەنفال دۆزرایەوە لە سەماوە بینی جەنابە؟ بەڵێ. لە تەلەڤیزیۆنە بینیت؟ یان بەڵێ. چی ئەحساسێک هەبوو کاتێک ئەو حاڵەتت بینی ئەو ڕووفاتانت بینی؟ بەڵام ئەنجا قوربانی هەموو ساحب کەسوکاری ئەنفالین و بەڵام هیچ ناکرێت بۆ خەڵکی ئەنفال و بۆ وفاتەکان کە بێنەوە هەر هیچیش ناوەڵا هەر هیچ ئەمێتی بە کەسوکاری ئەنفال نەدا. من خۆم یەکێکم لەوەی کە خەڵکی کەسوکارم زۆر زۆر ئەنفالە و من کەسوکارم هەموو ئەنفالە بەس خۆم ماڵم، بەڵام هیچ گرنگێکی بە خەڵکی ئەنفال کەسوکاری ئەنفال نەدراوە و دوایەوەش کۆمەڵی خەڵکی جاژ و مستەشار و ئێستا مەڕوانە کار بەدەست و ئەوانە حەقی خوێنی ئەو میلەتە خۆن و هیچی بۆ خەڵک نەکراوە. ئەو کەسوکاری خۆت کە باسی کرد ئەنفالن هەمووی دۆزراوەتەوە ڕووفاتەکانیان خودت هێشتا هەندێکیان ونە هیچی دۆزراوەت نا هیچی هینی بۆ نەکراوە بزانی چێ ئێستا کۆمەڵی خەڵک هاتوو دەر سەمسەماڵ هیچی نازانی کەەوە کەسوکاری شێ کەسوکاری ئێمە شێوە نییە کە هاتووتەوە. بەس بۆ حکوومەتی هەرێم بە دوایان بابەتانە ناچێت بۆ ورد نابێتەوە تاوەکو ئێوەی کەسوکاری ئەنفال یانی ئەوەندە چاوەڕێی ئەو کەسانەتان نەکە. حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ ئەمێتێکی بە کەسوکاری ئەنفال نەداوە هیچ هەر هیچ حسابێکی هەر بۆ نەکردووە. ئەوە دا هەم گۆڕە بە کۆمەڵە لەو جنوبێ لەو خوارەیە هیچ گرنگێکی بێ نەداوە کە ئەو گۆڕانە بێنەوە ناوەڵ هەر هیچیش هیچ گرنگی بێ نەدا و من دێشێکم لەوانەیە کە کەسوکارم هەر هەموو ئەنفالە هیچ قەرەبوویەک بۆ کەسوکارەکەشی هیچ نەکراوە ناوەڵا هەیە شتێ نەکراوە. من تەنانەت خاوەن 11 ئەنفالی ماڵی خۆمانم تەنیا یەک معاش دژمانێ تا ئێستا خۆم معاش ئەنفالم نییە. باشە کورد دەبێت چی بکات بۆ ئەم کارەساتە ناخۆشە جارێکی تر دووبارە نەبێت؟ وەڵی کورد ئەبێ هەندێک شتە یادی ئەنفال بکرێتەوە یعنی یەک بگرێ و بەڵام تۆ سەیرەکەی ئەو خەڵکانی کەوا خەڵکی ئەنفال کردو و ئێستا ئێمە کە کەسوکاری ئەنفالین لەوانەیە یەک شتێکمان بۆ نەکرێ ئەو خەڵکانی خەڵکی ئەنفال کردووە ئەوانە دەبێت کە ئێستا ئەمڕۆ کار بەدەستن مستەشارەکان مەبەست. ئێستا من ئیشێکم هەبێ ئەبێ بچم یعنی مستەشارەکان کەوا خەڵکی ئەنفال کردووە ئەوان ئەمڕۆ کار بەدەستن لە دامدەستگاکانە ئەوان دەستیانە ڕوات. یعنی ئێستا بۆ من کوڕێکم بچم دامەزرێنم یعنی حسابێکی بۆ ناکرێت بۆ کەسوکاری ئەنفال تەنانەت ناوەڵا هیچ نەکراوە. کەسوکار هەیە ئەنفال کرابێ کە کەس ینی لە خزمانت لە کەسوکاری خۆت؟ بەڵێ لە هەفتەی پێشوو بینیمان لە سەماوە کۆمەڵێک ڕووفاتی ئەنفالیان دۆزیەوە بینیت لە تەلەڤیزیۆنەوە؟ وان بیستووە. باشە حکوومەتی هەرێم چەندێک گرنگی بە کەسوکاری ئەنفالەدات چەندێک قەرەبووی بۆ کردوونەتەوە؟ جاکە حکوومەتی هەرێم گرنگی پێ بلا پێنەدا بە من و توی چەکرێ تۆ ئەگەر بۆ نمونە خەڵکی کەسوکاری ئەنفالەکە گرنگی پێ بدا ڕەنگە کەمێک لە غەمەکانیان ئەهوانتر بێتەوە کەمێک لە غەمەکانیان بڕەوێتەوە. ئێ وەڵڵا منیش ئەڵێم ئەگەر کەمێک لە غەمەکانیان ڕەوێتەوە بەس هیچ بە قسەی ئەما کرێ
لەمەوەی ڕابردوو چەنە گرنگی پێداوە وڵی پێیداوە بە جۆرەی خۆی ئیشیان بۆ کردووە نەکردووە ئەڵێن کە باس و خواسەکرێ لە ئیشمان بۆ کردووی تر نازە باشە ئەبینین ئەوەی سەماوە جێشی عێراقی بۆ ئەم گۆڕە بە کۆمەڵی دۆزیەوە بۆ حکوومەتی هەرێم خۆی ناچێت بە دوای ئەم گۆڕە بە کۆمەڵانە بگەڕێت و ئیترەوەنە کە سوکاری ئەنفال چاوەڕێی ئەم ڕووفاتانە نەکات چاوەڕێی کە سوکاریان نەکات بۆ حکوومەتی هەرێم وەکو پێویست گەنیگی بەهێنانی ئەم ڕووفاتانە نات آخر ئەو شوۆنە لە بەردەستی حکوومەتی عێراقییانە بەڵام حکوومەتی هەرێمیش کورد لە بەغدا سەرۆکۆماری هەیە کۆمەڵێک وەزیری هەیە کۆمەڵی ئەندام پەرلەمانی هەیە ئەمانەی هەیە قسەکە جوانە ئەوە یەکەم ئەو شوۆنە لە بەردەستی حکوومەتی عێراقیە دووەم ئەمان تەسەڕوفاتیان بەسەر ئەو شوۆنەوە نییە ئەو نیە تەبلیغی خەڵکیشیان کردووە چینیان هێنینەوە چی پێویستە بۆ کە سوکاری ئەنفال بکریان کورد چی بکاتاوەکو جارێکتر ئەنفال دووبارە نەبێتەوە وەڵاهی ئەوەی پێویستە هەچیەکیان بۆ بکری هێشتا کەمە ئەوەی بکرێ بۆیان هێشتا کەمە ئەوەی کە کراوە هێشتا ئەوەی ئیکەش بکرێت کەمە بۆیان لەبەرەوەی ئەو غەدرەی لەو خەڵکی ئەنفال و چیمیابارانەکرا لە کەس نەکراوە زوڵمێ گەورە بوو ئەوەی من بزانم زوڵمێ گەورە بوو ئەوە کە نەساغیشم ناتوانم زۆر باش قسە بکەم ئەگەن قسە و باسە هەیە خوا سەلامەتەکە چی احساسێک هەبوو کاتێک ئەو ڕووفاتانە دەبین والله چی احساسێکم هەبوو یعنی ئەوە ئەبینەی تر دیکتاتۆری بەعسی بۆ دەرەکەی کە ڕژێمێ بۆ چۆن بووە بەڵام ئێستاشنە بەداخۆ کاربەدەستانی خۆمان هیچ هەوڵێ نادەن بۆ بە جینۆساید ناساندنی ئەم ڕژێمەکە ئەم وەزعی بەسەر کووردا هێناوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتدارانی کورد کە هیچیان نەکرۆ بۆ لە پاش ڕێزی کە سوکاری ئەنفال گیراوە لەیان حکوومەتی کوردیەوە نەخێر ئابەت من یەکش بە تۆڵێم 27 ساڵە بای زەڕەیە لە مەسلحەتی میلەتە ئیشیان نەکردووە ئەم دەسەڵاتە بای زەڕەیە هەتا ئێستا با یەک زەڕێ بیریان لە ژیانی خەڵک نەکردەوە غەیری ئەوەی کە جیفانی خۆیان پڕکەن بەس بۆ دزیەتی ئازار بۆ خۆیان هیچی تر بۆ نایکەن ینی حکوومەتی خەڵک دڵی بە حکوومەتی کوردی خۆیان ئەیکەن هیچی تر بەس لە پێناوی دەوڵەمەندی خۆیان ئەیکەن بە هیچ شێوەیە ئاگان لە خەڵک نییە لە فەقیر نییە بەعکسەوە یعنی دژی خەڵک ئیشەکەن بە بەردەوامی بۆ نمونە ئەم مەسلەی ئاوەکە ئێستاشنە ئەم سعاتی بۆ دانرێ ئەمە بۆچی بۆی دانرێت بەس لەبەر بەرژەوەندی خۆیان بۆی دوو دینار لە جیرفانی توابێ ئەوش لێ بسەرن بۆ ئەوەی ئەم کاراکەن هەندێک لە کە سوکاری ئەنفال بە ئێستەیشەوە هەر چاوەڕێنە و کە سوکارانیان بدۆزرێتەوە بۆ حکوومەتی هەرێم بەوردی بە دوای ئەم گۆڕە بە کۆمەڵانە ناچێت لێکۆڵینەوەی زیاتر ناکە بۆی هەموو ئەو کەسانی کە چاوەڕێن کە سوکارەکان و ڕۆفاتەکان بۆ بێنێتەوە کوردستان سەگەت جوانە حکوومەتی هەرێم چی ئیشی بۆ عیشەیە چی ئیشی بۆ عیشە من لە من قەوماوە لە تۆ قەوماوە ئەو چی ئیشی بۆ عیشە وەزارەتێکەیە وەزارەتی شەیدان و ئەنفال کراوە وەزارەتی چای خواردنەوە و پارە کۆکردنەوە هیچی تر نییە هیچی تر نییە هیچی تر نییە باشە کورد چی بکە بۆ ئەوی ئەم کارە ساتە جارێکی تر دووبارە نێتەوە کورد ئەگەر ئەقلی هەبێ بەس قەت قەنەعەت بنیە کارۆدەسانی هەرێم ئەقلی هەبێ بەس ئەگەر ئەقلی هەبێ هەموو یەگرتو ئەبێ جارێکی تر ناهێرێ کارەساتی وای بەسەرا بێ بە جینۆساید ئەیناسێنێت تەمان بە یەکگرتووی ئەیناسێنێت کە بە جینۆساید ناسان خۆی یەکگرتو بەس بەوە گرە خۆی ئەباتەوە بەڵام کە تۆ پارچە پارچەبی هەر جارین وەکەری دەوڵەتێکی دراوسێبی ئەمە حاڵتە بێت باشتر نابێت لە هەفتەی پێشوە گۆڕێکی بە کۆمەڵیان لە دەشتی سەماوە دۆزیوە بینیت نەوەڵڵاهی سێرم نەکرد تەلەڤیزیۆنمان نییە گۆڕێکی بە کۆمەڵیان دۆزی و کۆمەڵی ژن و منداڵ و پیاوی کوردی تیا بوو هەستی چۆنە کاتێک ئەبیستی کە کۆمەڵی خەڵکی زیندە بەشاڵکراوی کورد کاتی خۆی بەم شێوازە زیندە بەشاڵ کراوە و ئێستا جەنازەکانیان نەدۆزن ئەو خۆ معلومە ئەوە ناحەقی و دەسەڵات هەیە برا ناحەقیمان لێکراوە زۆری حکوومەتی هەرێم چەندێک گرنگی بە کە سوکاری ئەنفالداوە بۆ ئەوەی تۆزێک لەو غەمەیان لەسەر سووکە بەخوا بەکەمی یعنی ئەو جەهلیان نەکردو کردیانە بە گوێری توانە بەس هێشتا کەم بەکەمی کەست هەیە ئەنفال کرابێت من شکر لەخوا بە زیادێ بەس کوڕێکم شەیدێتر کەس هێن نییە شەیدێکم هەیە بەس شەید بۆ کوڕەکە تقریبا وڵا 20 ساڵە بێ حکوومەت هێرێم گرنگی بەهێنانەوەی ئەو ڕووفاتی ئەنفالانە دات پیان هێنێتەوە بۆ هەرێمی کوردستان بەدویان ئاگەڕێت واللهی بە گوێری توانە باشن ئەمان ئەو جەهدە ناکەنکەوە حەقی زیاتر بکەن چونکە زیاتر پێویستیانە ئەم ڕۆژە یعنی پێویستی بە گەلێشت هەیە بەس بەکەمی بەداخل بەڕای تۆ
کورد ئەبێت چی بکە بۆی ئەم کارەساتی ئەنفالە جارێکتر دووبارە بەسەر کوردانەیەتەوە؟ واللهی یەکگرتووی لە هەموو شتێک چاکترە حتا ئەوان یەک بن و ملت بگەنە خۆیان ناجی حەبن ئەگەر دووبەرێکی بخەنە ناو خۆیان ئەوە بۆ خۆشمان و بۆ خۆشیان زەرەدا. پێ دوای ئێستا کورد یەکگرتووە لە ناو خۆیان؟ واللهی ئەو یەکگرتووی نییە ئەمان حەقی زیاترە من بە حەقی زیاترە چونکە حت پێویستی پێ چونکی ئێمە بە گوێرەی توانای خۆمان ئەمن بە گوێرەی خۆمان هەل لە پیرەژنێکەوە حتاگاتە نازانم چی هەمووی زەرری لە کوردایەتی کردووە هەمووی شەیدی داوە زەرری کردووە خانووی سوتاوە ماڵی وێران بووە ئەمان بە گوێرەی توانە خۆ کردویانە بڵێم نیان کردووە ئەمان هێشتا ماوێتی زەقەی زیاترە. دەشتی سەماوت بینی ئەو گۆڕە بە کۆمەڵانە هەڵدراوە وڵا بەڕاستی شتێکی ناخۆش و بلامەوە ئەو هەڵوێستەیە و ملازمەوە لەش ئەوە شتێکی زۆر ناشرین بەرامبەر بە کورد و بە ئاڵای کوردستان ڕاستی لای خۆم و ئیدانەیەکەم بە کارێکی خێزەوەن و کارێکی ناشرین دش بە پێش هەموو شتێ بە مرۆڤایەتی ئەنجا بەگەری عێراق ئەنجا بەگەری کوردستانێکم لە پاش ئەو هەموو ئازار و مێنەتی و کەسوکاری قوربانیان ئەو تاوانە گەورەشیان بەرامبەرکرد لێرەوە داوای لێسەندنەوەی مەرسومی جمهوری ئەەکەم لەو ئەفسەرە عەرەبە کە ئەو کارە ناشیاوی کرد بەرامبەر بە کەسوکاری قوربانیانی ئەنفال. تا چەندێک حکوومەتێریەم گرنگی داوە بەهێنانەوە ڕووفاتانە؟ وڵا بە شێوەیەکی گشتی حکوومەتێرەم قسووری نەکردووە بەڵام ڕەم بێ کەم تەرخەمش بێت لە هەندێک بەڵام ئێتر ڕێوشوێنەکانی سستن وەک پێویست نین من خۆم کەسوکار منفالە بەڵام بەڵێ خوشێک و سوال خوشکەزا منفالە. کاتێک ئەو دیمنانت بینی پیرت کردەوە کە ئەبێ کەسوکاری ئەوەیش لەکوێ بن بدۆزرێنەوە یا بدۆزراوەیان هەر قبلێکی بە کۆمەڵ هەر گۆڕێکی بە کۆمەڵ ئەدۆزرێتەوە چاوەڕێ ئەوەکەی کە کەسێکی توی تێتیابێ یان کەسێ لە کەسە ئازیزەکانتی تیابێ ئەوەیە کەسانەی تۆ دۆزراونتەوە یاختێشتا هەر تای سایز ئەسەرێکیان نیە و دیار نیە. یەکێک کاتێ و حاڵتانە بینین یەکسەر غەمیەوە خۆن بە دوای ڕۆمزانیەوەی تایانە بە تەکید بە دواسوونی بۆکەین وە جۆبیستی هەواڵەکانە بین چاودێری ڕێوشوێنەکانیەکەین و بەڵامی تر تا ئێستای شتێکی نەبوو. وەکو کەسوکاری ئەنفال حکوومەتی هەرێم چەندێک گرنگی داوە چەندێک هاوکاری کەسوکاری ئەنفالی کردو بۆ ئەوی لەو مەینەتی بەسەریانە هات کەمێک لە غەمەکانیان بهۆنێتەوە. وەڵا ڕەمێ وەک پێویست نەبووێ بەڵام لە هەندێک ڕۆ باشە ینی لە ڕووی پێدانی موچە و زەی و ئەوانە بەڵام بەشێکی زۆری و تێشان بەشێکی زۆری ما زەی و خانوانی بۆ دابین کرێ وێ لێرە داواکارم زیاتر گرنگی بە کەسوکاری شەهید و ئەنفال بدرێت لەبەر ئەوەی تا ئێستا ئامادەن ینی گۆڕێکیان نییە بستنە سەری کە خەموو خەفەتی خۆیانی پێ دەرکەن. کورد چی بکە بۆی ئەم تاوانێ جارێکتر بەسەر کوردانەیەتەوە بەسەر هاوڵاتیە کوردەکانی خۆیانێتەوە چی پێویستە لە ئێستا؟ وڵا پێویست هەموو شتێ پێویستە هەموو بیرڕات جیاوازەکان هەموو ڕەنگەکان یەک بگرن هەموو گەلی کوردی یەک دەنگ بێ یەک هەڵوێز بێ بەرامبەر بە ئەو ناحەزانی کە بەرامبەر بە گەلی کوردێکن ئیمڕۆ بینیمان کە ئەویان بەرامبەر بە ئاڵای کوردستان کرد بەرامبەر هیچ لایەنێک نەبوو بەرامبەر هەموو گەلی کورد بووە کراوە بەرامبەر بە هیچ ڕەنگێک نەکراوە بەرامبەر هەبە هەموو ڕەنگەکان کراوە بەرامبەر بە گەلی کوردستان کراوە. کاتێ ئەو حاڵەتانە بدیسان تازە بێت وەڵا تازێ وەک ساڵی هەشتاوە ژوان هەر گۆڕێکی بە کۆمەڵ ئەدۆزرێتەوە چاوەڕێ ئەوەکەی کەسێ لە کەسە ئازیزەکانتی تیابێ هەستێکی قورس و گران کارەساتێک بوو کە قەت لە بیر نات ئەو غەدر و زوڵمەی کە لە ئەنفال کراوە هەتا ئێستا لە هیچ مەسەبێک لە هیچ کەسێک نەکراوە. حکوومەتی هەرێم بەڕای تۆ تا چەنە گرنگی بە کەسوکاری ئەنفال داوە؟ بۆ کەسوکاری ئەنفال هیچی وەنەکراوە. 27 ساڵە بای زەڕەیە لە مەسلحەتی میلەتە ئیشیان نەکردووە ئەم دەسەڵاتە. کورد چی بکە وڵا بەیانی هەمووی بپێچنەوە هەر وەک جاران. مایتر لە بەشار ئەو شتانە بێ بێ حەساسی چیە بێ لە ناخۆشی زیاترە بێ چیکە هەبێ ینی ژیانی ئەو کۆمەڵە ینی بەشەر بیدینێ بە ڕاستەکەی ژیانێکی مرتاحنی بە وشت بینی نێو شتانە دڵت تونگە بێ پێی
ینی کارەساتە و حاڵەتانی کەشت ئەو کارەساتەمان بینیم بەسەر خەڵکی کووردا هات بە تایبەتی گەرمیانەکان ئەو منتیقانە ئایا وەکو دوایەوە حکوومەتی عێراقی نەما و حکوومەتی کوردی دەسەڵاتی کردە دەست چەندێک گرنگی دراوە بە کەسوکاری ئەنفال وڵی بەو شێوەیە نییە یعنی بای خۆی شتیان بۆ کراوە بەس بە ینی ئەو حەقی بە تاواتی نەدێت چکە لەبەرەوەی ینی ژیانی ئەم کەسوکاری ئەنفال ینی ئینسان خوای گەورە کە ئینسانی دروست بوو بەس خوای گەورە خۆی زانێت کە چەندێ بە قەدرەیان وەلەقەد خەلەقنا الإنسان خوای گەورە لە قورئانە باسێکە في أحسن التقویم ینی زۆر کە بە شێوەیەکی ئەتر نازای چۆنا بە شێوەیە ینی ئەوگە جوان دروستی کردووە ئێستاش زاڵمێشی ئاها بەو شێوەیە بە کۆمەڵاها لە ناویاندا ئەنج ئەو کاتانی کاشیدی من خۆم نەفسی خۆم کە شتا نادینم یعنی ئتر مرتانیم لەوێ بڵێم جاری وایە بە سعات بە 2 سعاتیش نێ مەسەڵ ینی دڵم نایەتەوە ئەو کاتانی کەەوە پێشتر چۆن بوومەوە ئەو کاتانێکی دینم مامۆستا ئێستا بڕێکی زۆر لە کەسوکانی ئەنفال نازانێت کەسەکەی ماوە یاخودنا بۆ حکوومەتی هەرێم تا ئێستاوە وەکو پێویستیان جووتی تەواوی نەکردو بۆ ئەوی هەموو ڕووفاتەکان دۆزێتەوە و بیداتەوە دەست خاوەنەکانیان میداز دەست کەسوکاریان بۆی تر ئەوەندە چاوەڕێنە وڵی ترەوەیان پەیوەندی بە حکوومەتەوە پەیوەندیدارەوە بەس ێستا ینی واجبەوە لەسەر واجهینی حکوومەتەکە و ئیشە بکە یعنی لەبەرەوەی ئەم کەسوکاری ئەم شەید و ئەنفالەکە ئاها کەسەکانی ڕۆشتەوە یانی حەقی ئەوەیە حکوومەت بچێ پێوەی کە ڕووفاتانە بێنە دویان ئەم بە فەحسانی کەەوە ئێستا لە ئێندیەکەوە باسیەکەن بدۆزرێتەوانێ و بویان بێنێتەوانێ بڵێ ئەگەر یاسق و پلوسەکەش بێ کە بووی دابنێ بویان نێنێتەوانێ قەبرێکی هەبێ ئەنی کابرا مرتاح هەبێ چێتە سەر قەبرەکەی ئەنی بۆکو ئەمانی کەوا ئێستا چۆن کاسنە سەر قەبرستان کە ئسراحەتەکە خۆ بە هیچ نەقسەی لەگەڵاکرێت بەس کە بیدینێ کە خەبرەکەی خبێت کورتی بکە بۆ ئەم کارزاتی ئەنفالە جارێکتر بەسەر کوردانێتەوە وڵی کورد چی بکە کوردەوە بکەوە یەکریزی بێ یەکریزی ئەوە زۆر شتێکی چاکە ئەم هەموو حیزبێکەوە ئەسا لە کوردستانایە هەمویان یەکتری بخێننەوەنێ حساب بۆ یەکتری بکەن لە دەشتی سەماوە کۆمەڵ ڕووفاتی ئەنفال دۆزرایەوە لە تەلەڤیزیۆنەوە بینێت ئەو ڕووفاتانە بەڵێ بینیتمان چی ئەحساسێک هەبوو کە ئەو حاڵەتت بین وڵی ترەوە حاڵەتێکی ناخۆشە بەڕاستی حاڵێکی نەخوازرا و ئەوەزانە جاجارە گرنگی خەڵکا کولێنەوە وازشی ناخۆشە باشە حکوومەتی کوردی چەندێک گرنگی داوە بە کەسوکاری ئەنفال کراوە من ئاگادار بووم و هینم کردبێت هیچ گرنگی پێ نەداوە گرنگی پێ نەداوە ینی شتێک گرنگێ بەلا بۆ ڕێزی ئەنفال کراوەکان ناگرێت لە کاتێکە ئەوان لەبەر کوردبوونیان وایە بەسەرها وڵی تر ئەمەەوە خۆیان نەزانەزە وایە حساب بۆ ئەنفال حسابی تایبەتی وە بکرایە لەبەرەوەی وەزێکی خەلەبی ناچێ وەسا مامۆستا کۆمەڵێکی زۆر لە کەسوکاری ئەنفال بە ئێستەیشەوە چاوەڕێن ڕووفاتی کەسوکاریان بدۆزرێتەوە بۆ حکوومەتی هەرێم جوهتی پێویست ناکە بۆی ئەم ڕووفاتانە بداتەوە دەستخاوەنیان بیان دۆزرێتەوە بیداتەوە دەستخاوەنیان ئاوە لە حاڵەتێکی لە ناکاوە نەبێ ئەم ڕووفاتانە نادۆزرێنەوە ینی بە دوایان ناچن بۆ گرنگی پێ نادرێت وڵی گرنگی پێ نادێت دەر حکوومەت خۆ هەموو وەزانی نەگەر لە حاڵەتێکی مەسەری سیاسی بێت مەسەری شتێکی هەوایی بێت باسی ئەکرێت وەگو شتێکی بێتە پێشە باس دەکرێت وەک شتێک بێت گرنگی پێ نادا ئەی کورد چی بکا بۆ ئەم کارە ساتانە دووبارە نەبێتەوە جارێکتر وڵی کورد نەختێ بۆشی بەخۆی بێتەوە بە خۆی فکرێ لە خۆی بکاتەوە ئەگەم شتانە دووبارە نەبێتەوە یەکڕزی خۆی پارێزێت ئەگەم شتان دووبارە نەبێتەوە بەڕای تۆ حکوومەتی هەرێم گرنگی بە ئەنفالەدات بە کەسوکاری ئەنفالدا چۆن نایدات چی بۆ کردوون ئیسر هەچی بگوێری توانە چی بۆ بکرێ بۆ یەکە کەست هەیە ئەنفال کرابێت نەشکر نیم ناوەڵای لەخوا باشە ئەلە و دەشتی عالەمە هەموو کێ هەر من و تۆی هەمووی کوردنی ئەنفال کراوە بە قوربان ئەو کاتێک کە کورد بەم شێوازە ئەنفال کرا چی بۆ هۆکارەوەی کە بە ئاسانی هاوڵاتیانی کووردا بەم شێوازە هاوڵاتیانی کوردکەوە بەو لەونەی بەسەراتکەوە دیمان حکوومەتی عێراقی هەمووی زینە شاڵ کرد و ئەنفالی کرد و ملەتی فەوتان بە قوربان باشە ئێستا حکوومەتی کوردی گرنگی بە خەڵکی ئەنفال کراوەدا قەرەبوویان بۆ بکاتەوە حەقی هەیە قەرەبوویان بۆ بکاتەوە بە هەموو لەونەی ئاگای لێیان لەیسا بە گوێرەی توانە بۆیان کراوە سەیش بەدووە
شەڵاوانیش بۆیان نەکرێت کورد بەڕای تۆ حکوومەتی کوردی چی بکە بۆی ئەم ئەنفالە جارێکی تر بەسەر کوردانێتەوە وڵای سریا خوانەیەتەوە نەیبینینەوە بەخور بە بەچی هۆکارێکی تر نایێت وڵی سەر ئەگەر واکەم ئەو زەورە نەیەتەوە کورد بە شتێ بێوتر خوا بەکەرم بێ لە دەشتی سەماوە کۆمەڵێک ئەنفال و ڕووفاتی ئەنفال دۆزرایەوە بینی جەنابەت بەڵێ دیتر ئارەوەڵا دیتر احساسێکی هەبوو کاتێک ئەو حاڵەتەوە وڵا خاڵەتی ئەحساسێکی هەبێتر کوڕ بەسەریە بەسەر میلەتی کوردهاتوو تەواو بڕایە هیچ چارێک نییە ئەی ناخۆشەی لە دوای ئەوە حکوومەتی عێراقی ئەو حاڵەتەی کرد حکوومەتی کوردی چەنە گرنگی بە کەسوکاری ئەنفال داوە کورنجە چی پێ بدە چی بۆ بکایتر هەر ئەوەی بۆ کاوتەوەکە پێکرێ هێشتێکی پێ ناکرێت قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفال زەویێکی بۆ بکەی بەزان ناچوو حاچەیەک بۆ ئەلفارکە ئەو کەسانە بکە بەزان ناچوو ئەی چۆن کاکە خێنی بەخشیوە خاڵە خێنی بۆ مۆزع بەخشیوە گاڵتەیە حچێکی بۆ بکە بەزان نەچووە حکوومەت هەست حکوومەتێک کوردی هەشتێ بۆ ئەو شەیدانە بکە بەزان نەچوو بەڕاستی داما و هەمووی خەڵکی فەقیر و داما و سەیرەکەی مناڵی تیا بۆ ژنی تیا بووە ئەوەی دیوە گریانی دێخاڵە ئێستش کاتێ ئەو حاڵەتانە بە دیسان تازە بێت وەڵڵا تازێ وەک ساڵی هەشتاوە ژوایە ئەوە جوان بزانێ ئێتەخوای گەورە ئەنفال کرابێ بەڵێ کەستەیان وڵای شوور کەسم نییە بەس وەڵایی خوا سەبووریاندا ئارەوەڵا کارە ساتەکە تا ئێستا ئەلم چەند ساڵی ڕابردووە کە حکوومەتی کوردیە بووە قەرەبووی بۆ کردوونەتەوە وڵای قەرەبووی چی بەبێ ئەو خێنەی خۆی نەکراوە بەس بای خۆیەوەی کە حکوومەتی شتوانای هەبوو یارمەتی داون و بەزە جینەوەکی تر نەوەڵا پێی نەکراوە بۆ حسابە نەوەڵاو پێویست نەبووە ئەوە سەیری لادێگانەکەی هەموو ئێران بۆ هەمووی سوتاوە هیچ وە پێویست نەبوو بەسەوەی کە تواناشی بۆ حکوومەت بە پێی توانە کردوەتی بای خۆی بۆ کردوەوەی تری چی کەوتە ببینین ئەم ڕووفاتانە زۆر درەنگە دۆزرێنەوە بۆ حکوومەتی هەرێم بە دوای ڕووفاتی ئەم خەڵکان ناچێت بۆ ئەوی ئیتر ئەم حاڵەتە خەڵگەونە چاوەڕی کەسوکارەکەی نەکات جاکە کە چاوەڕی کە چاڕی نەکەەوە عالەم ئاشکا دیارە تازەوە ئەنفالکران و کۆتایان هاو تازەوە ڕۆی ئیتر ئەگەر لەو جنوبە بێ و لێرە بێ و تازە کۆتای هاو بەس ئاگە بەزەوە چاوەڕێن بێنەوە ئەو نەبا بە چاوەڕی نەکە تازە ڕۆی و کۆتای بەزەوە نەی حکوومەتی هەرێم ئاگای لێ بێ و ئاگای لە کەسوکارەکەی بێ و ئاگای لەو شەیدانە بێ و تەواو بڕای ڕووفاتی ئەنفالەکانی دەشتی سەماوەت بینی کە دۆزرایەوە باڵە بەشێکی بینی چۆن بوو هەستە کاتێ و حاڵەتەوە وڵی تەوان هەستێکی قورس و گران کارەساتێک بوو کە قەت لە بیر ناکرێت ناخۆش بۆ پەڕی ناخۆش ناتوانین لە بیریکەین بەڕای تۆ لە دوای ئەو کارەساتە ناخۆشە حکوومەتی کوردی تا چەندێک گرنگی بە کەسوکاری ئەنفالدا وەک پێویست نییە 100% بەڵام بەشێک لە داواکارەکانیان جێبەجێ کرا و هەندێک خزمەت کراون بەڵام ئەوە نییە کە لە ئاز و کارەساتە گەورەیە بێت بێ زیاتر بکرێن بێ زیاتر بکرێ جگە لە زیاترکردنی ضرورە کە حکوومەتی کوردی هەموو لایەنە سیاسیەکان یەک هەڵوێز بن لە ئازەوەی کە ئەم کارەساتی بەسەر کورد هاتووە بەسەر کەم نەتەوەی تر هاتووە کە بە جینۆساید ناسراوە کە وڵاتان پشتگیرێکی زۆریان لێ کردووە بەڵام ئەمە ئێمە تا ئیستا پشتگیرێکی ئەوتۆ لە ئاستی نێودەوڵەتیا دەنگدانەوەی گەورەی نەبووە تا ئێستا ئەویش خەتای لایەنە سیاسەکان و حکوومەتی هەرێمە ناتوانێت وەک پێویست ئەم کارەساتە بگەێنن بە دنیا بەڵێ بەڕای تۆ حکوومەتی هەرێم بۆ بە دوایی ئەو ڕووفاتانە ناچێت یعنی ئێستا بینین کاتێک کە لە شوێنێک پرۆژەیە ئەکرێ یاخود حکوومەتی عێراقیە چێتە شوێنێکەوە لە ناکاوم گۆڕانە دۆزرێتەوە و ئاشکرابێت کە گۆڕی بە کۆمەڵ لێرە هەیە بۆ ینی حکوومەتی هەرێم بە دوواداچوون یاخود زیاتر بە دوایان بابەتان ناچێت بۆی ئەو خەڵکی کە کەسوکارەکەی ون بووە ڕووفاتەکانی بدۆزێتەوە بۆ ینی کەم تەرخەمیەکەن لەوەی کە ڕووفاتەکان زووتر بدۆزنەوە بۆ خەڵک کراوە بای خۆی کراوە بەڵام لە ئاستی ئەو کارەساتیان نییە حەقە زیاتر بکرێت حەقە زیاتر هەوڵدن حەقە زیاتر کۆشش بکەن حەقە هەموو لایەنەکان بە کۆی دەنگ هەوڵدن بۆی کە زیاتر بە دوواداچوون بۆ بکرێ هەم حکوومەتی عێراقیش ناچار بکرێت کە بەشێک لە قەرەبووی خاوەن کە سوکاری ئەنفالەکانی هەرێمی کوردستان بکرێت کراوە بەڵامەوە لە ئاست هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم کردوێتی حکوومەتی بەغا هیچ قەرەبوویی نەکردووە کە ئەبوایە بیکردایە چکە ئەمان درێژکراوی حکوومەتەکانی ئەو پێشووترن حەق بوو باشە بەڕای تۆ کورد دەبێت چی بکە بۆی ئەم کارەساتە ناخۆشە جارێکی تر دووبارە نەبێتەوە من پێم وتی حەقی حکوومەتی هەرێم هەموو لایەنە سیاسیەکان یەکدەنگ بن لیژانی باش دروستکەن خەڵکی پسپۆر و باش دروستکەن بۆی هەم ئەم جینۆسایدە بە هەموو دنیا بناسیێن و پژیرێکی نێودوڵەتی بۆ دروستکەن هەم لەسەر ئاستی عێراقیش هەوڵدەن قەرەبوویەک بۆ کەسوکاریان وەرگرن هەم
بە دوواداچوونێکی زیاتر بکرێ بۆی بتوانرێ سەرجەم ئەو ڕووفاتانەی هەمانە بێنرێتەوە هەرێمی کوردستان. یەکێک لەوانی کە قسەم لەگەڵا کرد کە سوکاری ئەنفال بوو خوشکێک و هەندێک لەو کەسانی کە سوکاری خۆی بوون ئەنفال بوو باسیەوەی کرد کە هەر کاتێک لە تەلەڤیزیۆنەوە یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ڕووفاتێک یاخود گۆڕێکی بە کۆمەڵە بینی یەکسەر غەمیەوە خوا بزانێ ئایا کەسی ئەمیتیایە یانە ئایا لەو کەسانەی خۆی کەون بوون کە سوکارەکە ئەمیتیایە یانە باسیەوەیە کرد کە هەستێکی زۆر ناخۆشەکە ئەم حاڵەتانە بینین کە سوکارەکەی خۆمان دێتە پێشچاو بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم تا ئێساوەکو پێویست گرنگی بە ڕووفات هێنانەوەنەوە نەداوەیان بە دوایانە ناچێ بێ لە ناکاو لە شوێنێک بدۆدرێن یاخود لە کاتی پرۆژەیەک ڕووفات بدۆزرێتەوە ئەنجا بە دوایە چونکە ڕووفاتی ئەو کە سوکاریان بهێنەوە بۆیان. کاتی ئەو حاڵەتانە بدیسان تازە بێت وەڵا تازێ وەک ساڵی هەشتاوە ژوە هەر گۆڕێکی بە کۆمەڵ ئەدۆزرێتەوە چاوەڕێ ئەوەکەی کەسێ لە کەسە ئازیزەکانتی تیابێ هەستێکی قورس و گران کارەساتێک بوو کە قەت لەبیر ناکات. ئەو غەدر و زوڵمەی کە لە ئەنفال کراوە هەتا ئێستا لە هیچ مەسەبێک لە هیچ کەسێک نەکراوە. حکوومەتی هەرێم بەڕای تۆ تا چەنە گرنگی بە کە سوکاری ئەنفال داوە بۆ کە سوکاری ئەنفال هیچی وە نەکراوە 27 ساڵە بای زەڕەیە لە مەسلحەتی میلەتە ئیشیان نەکردو ئەم دەسەڵاتان. ئێکورد چی بکەوەڵا بەیانی هەمووی بپێچنەوە هەر وەکجارە. لە هەفتەی پێشوو ڕووفاتی کۆمەڵێک کە سوکاری ئەنفال کۆمەڵێک ئەنفال کراو لە دەشتی سەماوە دۆزرایەوە لە جنوب بینیت لە تەلەڤیزیۆنەوە ئەرە وەڵا وام بینی ئەو زوڵمە و ئەو غەدرەی کە لە کورد کراوە لە هیچ کەسێکش نەکراوە هەتا ئێستاش هیچ حیزبێک هیچ حکوومەتێک هیچی بەڕاستی نییە هیچی وەکو ڕاستی لەسەری نهاتۆتە جواب. حکوومەتی کوردی بۆ گرنگی بە کە سوکاری ئەنفال کراوەکان نات. حکوومەتی کوردی لەبەر دەوڵەمەندی و لە مەسوول لەبەر پارە و لەبەر پلە و پایە چی ئاگای لە خەڵکی فەقیر و ڕەشوروت و داماوماوە. ئەو کەسانی کە ئەنفال کران لەبەر کوردبوونیان ئەنفال کران. ئەی لەبەر چیە؟ بۆچی ئێستا گرنگیان پێنات؟ وەڵی کاکە لەبەرەوە گرنگیان پێ نادەن هەر هەمووی چای لە پلە و لە پایەیە و لە پارەیە و گەشتی ساحەب دەوڵەمەند بوو ئاگایان لە فەقیر و لە هەژار نەماوە ئەو غەدر و زوڵمەی کە لە ئەنفال کراوە هەتا ئێستا لە هیچ مەسەبێک لە هیچ کەسێک نەکراوە. کەس هەیە ئەنفال کرابێ جەنابوو؟ بەڵێ وەڵا من خوشکم ئەنفالە. ڕووفاتەکەی دۆزراوەتە یاخت هێشتا نازانای ڕووفاتەکەی هێشتا نەدۆزراوەتە خۆ توزانە هەموو ڕووفاتە بەسەرێکا کەوتووە بەس ێسکە ڕقوتەکەماوە نازانی کامەکە هەموو ژن مناڵ بەسەرێکا کەوتووە ئافردووە هەبوو دوو مناری پێ بۆ سێی پێ بۆ ڕەمی کراوە بانیەکە تا دەوڵەتێک حکوومەتێک نەبوو بێتە جواب. بۆچی حکوومەتی هەرێم ناچێت ئەم ڕووفاتانە بدۆزێتەوە لە ڕێگەی فەحسەوە بیداتەوە دەست کە سوکارەکە؟ ئای کاکە حکوومەتێک وەک پێم گوتی لەبەر دەوڵەمەندی و لەبەر پارە خواردن لەبەر پلا ئاگیان لە کەس نماوە ئەگیان لە فەقیر و هەژار نماوە فەقیر و هەژاری قوربەستە چی بکە ستایکی وەک من وەک ئەم دەسەڵاتی چی هەیە ئەتوانێت چی بکە حکوومەت بۆ توانایە خۆیە نیکە فەقیر و هەژار چی بکە لەکوێوە دەستیان بگا بە دەشتی سەماوە و ئەو دەشتانەی جنوب سەماوە ئەو هەموو خەڵکە کە ڕەمی کراوە بە مەلێکات هەموو ئافرەت و ژن و منار و بێتاوان ئەمە لەوە تاوانتر هەیە دەبا حکوم بێتە جواب. کورد دەبێت چی بکە بۆ ئەم کارە ساتانە دووبارە کورد چی بکە کورد ئەگەر بێتە سەر ڕاستێبی هەموو شتێ بکە هەوڵدا و لەمەکەو لەوەکە هەوڵدا و پلێ بەرز کاتەوە جارێ بە یەکەم خاڵ بانگ هەموو مستشارەکان بکرێت محکەمە بکرێن برێن بە دادگا ئەو کاتە تۆزێک کورد کەمێک هۆشی دێتەوە خۆی ئەوە نەخەچی بێت تاوانیان ڕەمی کردووە لە بەلاش لەسەر هیچ ئەم ژن و هەموو ژن مناڵە بێتاوانن تا ئیستا دەوڵەتێک نهاتێتە جوابەکو وەکو ڕاستی کاکە خەڵک بڵێ چی برا فەقیر و هەژار چی پێکرد؟ مامە تۆ ئەحساسی چۆن بوو کاتێک ئەو ئەنفال کراوانە دبینی لە دەشتی سەماوە دۆزرانەوە؟ وڵای تەبعان هەمومان ئەو پەنجانە هەموو یەکە ئەگەر بتەوێ کورد هەموو یەک نییە ئەی بەزەی پیادێ هەر مناڵی خاڵۆزا و بورزایی یەکتری و قەقابیلە خۆ جوولەکە نین و خەڵکی ئەم کوردستانەمە هەمووی لە گۆپتە بۆ قڵاسێکە و بارکرا بریان بۆی ڕەمیاکردن ئافرەتی ژن و مناڵی بێتاوان و قوڕ بەسەریتیان باشە کورد و حکوومەتی کوردی لە دوای حکوومەتی
عێراقی کەنەما چەنە گرنگی بە کەسوکاریم ئەنفال کراوانەدا واللهی خانوویان بۆ کردوون بەس هەیە بۆی کراوە هەیە بۆی نەکراوە هەیە تا هێزاش هەر چاوەڕێ و هیچی وە نەکراونەوەڵ بۆچی حکوومەتی کوردی ناچێت ئەم ڕووفاتانە بێنێتەوە بیداوە دەستی کەسوکاریانەوە بۆی تر ئەوەندە چاوەڕێم کەسوکاریان نەکەن یاخود لایانی کەم مەزارێکیان هەبێ شوێنێکیان هەبێ تەبعانەوە چاوەڕێی دەرەوەکەن بێتە جواب لە سەریان و هەتا هێزاش سوالیان لێ نەکردوون بەتەمای دەرەوەن بۆ شتیان بۆ بکە هیچیان پێ ناکرد باوەڕ ناکرد بەڵام ئێستا بینین لە حکوومەتی عێراقیە کورد سەر و کۆماری لایە جێگرانی پەرلەمانی لایە کۆمەڵی گەندان پەرلەمان و وەزیر و ئەمانی هەیە لەم ڕێگەیانەوە بۆ ناتوانێم هەوڵانە لە پێشە خۆ کەس نەبوو لە بەغاوە نییە ئێستا سەر و کۆمارت هەیە ئێستا ڕێز وزەرات هەیە و هەموو شتێکت هەیە لە باوە ئەندان پەرلەمانت هەیە ئەی بۆ ئەوانە هیچ ناکرد ئێپی نادەن دەسەڵات هەیە باوەڕ ناکەم دەسەڵاتی لە توانای ئەوانیشیانە بێت ئەی کورچی بکە بۆی ئیتر ئەنفال دووبارە نەبینێتەوە بەسەری نێتەوە ئێ کورچی بکەوەڵا بەیانی هەمووی بپێچنەوە هەر وەک جارانە بی ئەقڵم وی ناچی لەم چەند ساڵی ڕابرتوو نەیتوانەوە سوپایەکەوە نەبەهێز دروستکە کە ڕوبەروی حاڵەتی لەم شێوازە ببێتەوە نێڵێ هاوڵاتیەکانی جارێکی تروای بەسەر براخۆوە تا ملی پێوەنا حتاکو عزیێم و مەزێمی گشت پاکردەوە دوای لەو سەرۆ بە فویە گشتیان گەر هەست هەبێ یان نەبێ کێ بەتەن کەسەوە دێت چی بەرپرسیە چی سەرکردەیەکی کوردووە لەو سەرکردەی واژنیە چێت بەتەنەوە دێ تێگەی ئەو ئەنفالەکە کرا بەز ئیستیفادەی بۆ هەندێک بەرپرس و هەندێک پیاوی نازان بڵێم ناوی بنێن چی بۆوانە بوو یەخۆ کە سوکاری ئەنفال هیچی وە نەکراوە بۆشی حکوومەتی هەرێم کە حکوومەتی کوردیە گرنگی بەهێنانەوەم ڕووفاتانە یان لایەنی کەم گرنگی بە کە سوکاری ئەنفال نادات ئیشی پێی نییە هەتا بیشێنێت لەسەر و قورسرە بێ چکە لەبەر هیچی بۆ نەکراوە ینی بۆ نمونە ئێستا ئەم ئەنفالەکە ئەدۆزرێتەوە خۆی بەرپرسەکانی هەرێم حەز ناکات بدۆزرێتەوە لەبەر چۆن لێ بەردی هەردەیتە بەحرەوە بزر بێ چکە هەتا بێتەوە کە سوکار ئەنفال زیاتر قیلیانەوەسەیە زیاتر لەوە ئەگەڕێکە بیان خابیان لە ناویانداوە بۆیە مەسەلا ئەوەی حەز ناکات زۆر نەخۆ من و تۆ نازانین بەزەوان 100% دەزانن کە لەکوێیە دوای ئاگادارن ڕووفاتی ئەنفالەکان لەکوێ ئەوەی کە هەڵیش نەدراوەوە نزان لەکوێن چونکە قابلە لە حکوومەتی بەعسیە کەسیتیانە بوو بێ شارەزای بوویان لە وەزعیا بوو بێ و لەگەڵ ئەمانە انتیساڵی چێ بوو بێ تیا بۆ کاکە بای خۆر تیا بووە کوردی تیا بووە ئەم جوندیانە لەوانەیە لەگەڵ سەدام حوسێن شا کەسی وای تیا بووە لەگەڵ هەرێمە وەکو کوردایەتی ئیتیخاجی ینی بینی چێ بوو بێ باشە ئەمە وەکو ڕووفاتەکان بەڵام لە دوای ئەوەی حکوومەتی هەرێم دەسەڵاتی کردە دەست ئایا خەرەبوو کراوەتەوە بە کە سوکاری ئەنفال ئایا گەنیگیان پێدراوە خاڵە بەو شێوەی کەوا کە سوکاری ئەنفال باسەکە بە هیچ شێوەیە لەم وەزع ڕازینین و خەرەبوو نەکراونەتەوە تر ئەگەر کە سوکاری ئەنفال زیاتر بدوێنی ڕەنگە ئەوان زیاتر بەس بە وتەی خۆیان نا تۆ کەس دەی ئەنفال کراوێ ئەنفالمانی ئێمە خۆمان وەکو خزمم زۆر بەس دێ نەفسی دی خۆمان نیمان لە بنێمە تۆزێ نزیکتر بوون لە زیادەوە بەس شەیدمان زۆرە بەس ئەنفال نیمانە باشە بەڕای تۆ حکوومەتی هەرێم حکوومەتی کوردیە بێ چی بکات تا کارەساتی ئەنفال دووبارە نەبێتەوە وڵی خاڵە بەتەمای ئەوە بی دووبارە نەبێتەوە لە دەسڵات دەمانە هیچ نییە ناتوان هیچ بکەن ئەمان هیچ ئەم بۆ چوونی خۆمە ڕەنگە هیچ زۆر کەسیش بێ هیچیان پێ ناکرێ ئە تۆ 36 ساڵە 37 ساڵ تا 30 ساڵە حکومەگەن چی کراوە جادە ئاو کارەبا چی کراوە یعنی پاڵپشت تێکی نەکردووە کەس بێنێت ئەنفال ئەوە تا جام بۆی دەوڵەتەکان قلەقلە دێنوزاوی حکومەتی عێراقی لەوانەیە بەمەدەیەکی کەم کەرکووکی کاکە چۆن کرد ئەنفال چۆنە هەفتەی پێچوو لە سەماوە دەشی سەماوە کۆمەڵی ڕووفاتی ئەنفال دۆزرایەوە جەنابوو بینیت لە تەلەڤیزیۆن بینیمە چه ئەحساسێکت دەبوو کە ئەو خەڵکە کوردە دەبینی ئاوای بەسەرهێنا بوو وڵات حکوومەتی فاشی بەغانە بوو پێت ناخۆش بوو کە ئەو حاڵەتت بینیوە چۆن کابرا هەمووی ملەتی کوردە براوە باو کەسکاری ئێمەیە چۆن پێ ناخۆش زۆریشمان پێ ناخۆش باشە ئەوە بەسەر کووردا هات بەداخەوە ئەی حکوومەتی کوردی چەنێک گرنگی داوە بە کەسوکاری ئەنفال بۆی تۆزێک لەو خەمەیان بڕێنێتەوە جۆرێک دەتوانایانە بێ گرنگی داوە بەس وەکو پێویست نیە ماوێت بەس بای خۆی هەر هەوڵیدا پێویستە زیاتر گرنگی پێ بدە ئارەوە لەبەرەوەی هەرچیشیان بۆ بکرێ شتا کەم ئێستا ئەزانین زۆرێک لە کەسوکاری ئەنفال هەیە هێشتا هەر چاوەڕێ ئەو کەسوکارە بێتەوە ینی نازانن ئایا مردووە یاخۆ چۆ بۆ دەوڵەتێکی تریان چیە بەسەراتەوە بۆچی حکوومەتی هەرێم بەوردی بە دوایم ڕووفاتانە ناچێت بۆی تر ئەو خەڵکەوەندە چاوەڕێ نەکەن وڵایەوە بێ لە ئاستی باڵای لەوان پرسی ئەوان نەزانن
ئەوەی کەوا دەتوانانە بتوانن ئەوەی ئەبێ خۆیان لەوان برسی لەبەرەوەی ئێمە لێرە نازانە تا چەنێ لە ئاستی ئەویانێ دەتوانانە بگەڕێن نەگەڕێن وایە دوای ئەگەر جوهد بکەن نەتوانن هەموو گۆڕە بە کۆمەڵەکان جوهد بکرێت هەموو شتێ زۆر بکرێت توانێت ئیشی باش بۆ بکرێت باشە کورد ئەبێ چی بکە بۆی ئەم کارە ساتە جارێکی تر بەسەر کوردانێت کوردەکە بتوانێت یەکگرتوو بێ هەموو بێتە یەک هێز و یەک توانە بۆی شتی وا دروست نبێتەوە هەتا یەکگرتوو بێشتا کەم هەموو هێزەکان هەموو وینەکان بێتە یەک و یەک قەڵایش پۆڵانی دێدێ یەکگرتوو بێ و کاتە دوژمنی ناتوانێت بۆ شێ زەفەر پێ بەرێ بەڕازەوانە هەمووی کە سوکاری خۆمانن هەر هەمووی حسابکە برامانە خوشکمانە دایکمانە ئیتر ناڕەحەت بکە زۆریش نەگەرەوە یعنی با پێت بڵێم هەر تاکیکی کورد لە هەر شوێنێک ئەنفال بکریان هەروە بێتەوە دەست بەسەر بێش لە هەر شتینی بێ ئەرە وەڵڵا ئەمە نەمان پێ ناخۆشە دا خواڵێ بەس حکوومەتی هەرێم بەڕای تۆ تا چەنێک گرنگی بە کەسوکاری ئەنفال داوە گرنگی بەو کەسانە داوە کە کەسوکاریان بەو شێوازە ئەنفال کرا وەڵڵاهی باوەڕ ناکەم زۆرە و گرنگی پێدا بێت نەوەڵڵا لەبەرەوەی ئافرەت دەزانم کەسوکاری ئەنفالە ئێستاکە احتیاج بە نانێکە ئەمە لە چۆ ڕەوایەکە حکوومەتی هەرێمەیە نازانم کێیە تاکو هاوڕێکی لە کەسوکاری ئەنفال دابێتەوە یان نەیدابێتەوە ئەوەی کە ئەو حاڵەتی کە بینیمان لە دەشتی سەماوە حکوومەتی عێراقی و جێش عێراقی چوون ئەم گۆڕە بووی خۆمەڵایان دۆزیوەتەوە بۆ حکوومەتی هەرێم خۆی نایە بە دوای ئەم ڕووفاتانە بگەڕێت کۆمەڵێکی حکوومەتی هەرێم خۆی و مەنتیقی هەرەمووی نەداوەتە دەزەوانەوە بۆ خۆی داوێتێ دەستیانە بۆ چۆ بچێ لەوێینکە بە دوایان ناچێت بۆ لە ڕێگەی ئەو نوێنەرانەوە کە لە بەغدایە ئەو دەسەڵاتانەی ئەوە زیرانی کە لە بەغدایە بە دوای ئەم گۆڕانە ناچێت بۆی کەسوکاری ئەنفال کە لێیان ون بووە ئەوەندە چاوەڕێ نەکەن هەر بە دوار چاوەڕوان وڵڵاهی ئەوە ئەگەڕێتەوە بۆ خۆیان لەبەرەوەی خۆیان باشتر ئەزانن ئەمە بۆچی بە دوایە ناگەڕێن یا بەگین دەکەن بەڵام باوەڕ ناکەمەوانەوە خەمی ئەنفال و شتی وایان بێت بۆ جۆرە من بیر و بڕای خۆم وایە تر نازانم کورد بەڕای تۆ کورد چی بکات تاوەکو ئەم کارساتە ناخۆشە دووبارە نەبێتەوە ئەنفالێکی تر بەسەر کورد ئەگەر ڕاستەوێ هەغوای یەک بگرن هەغوای ئاوڕێکیش لەو خەڵکە بدەنەوە خەڵکەش زۆر داماوە و خەڵکە با پێت بڵێم وەڵڵاهی لا حساب ئێمەش وەکو ئەنفالی واین بەس بەعنی بەجەستە لەم ئەنفال کرابێ من ڕاستی کە سوکارم نیە نەوەڵ ئەنفال بێ هاوڵاتیان زۆر بە هەستێکی ناخۆشەوە باز لە بینینی ئەو حاڵەتەکەن کە ڕووفاتی کەسوکاری ینی ئەو ئەنفال کراوانە و هەست ناخۆشی ئەو کەسوکاران کە ئەو حاڵەتیان بینیوە باسییانە کردکەوە بەداخەوەکو پێویستیش نەتوانراوە قەرەبووی کەسوکاری ئەنفال بکرێتەوە یاخود گرنگیان پێ بدرێ وەکو پێویست یاخود هیچ دەبێت ئەو ڕووفاتانیان بۆ بهێننەوە بۆ ئەوەندە چاوەڕێی ئەو کەسوکارانیان نەکەن ئێستا بەدایان و سەدان کەس هەیە هێشتا ڕووفاتی کەسوکاری نازانێت هێشتا نازانێت ئایا کەسەکەی مردووە یاخود کەسەکەی ماوە یاخود گۆڕی هەیە یاخود نیەتی بۆیە داواکار بوون کە حکوومەتی هەرێم لە ڕێگەی ئەو کەسانەوە کە پۆستی باڵیان هەیە لە حکوومەتی عێراقیە بە دوایم حاڵەتانە بچین بە دوای ڕووفاتەکان بچن بۆی بدرێتەوە دەست کەسوکاریان و تۆزێک لە خەمەکانیان تۆزێک لە ئەو ئاهوناڵەی کە هەیەە بڕێوێتەوە پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێنم خواتان لەگەڵ.